بەڵێ خەڵاتی داناڕەوف بۆ شانۆنامە دابەشەکرێت لە پێناو هاندانی زیاتری نووسینی دەقی شانۆی و شانۆنامە نووسانی کورد. خەڵاتی ناوەندی بڵاوکردنەوەی کەپر بۆ ساڵی 2025 خەڵاتی داناڕەوف بۆ شانۆنامە دابەش دەکات کە وەرگرتنی دەقە شانۆییەکان شانۆنامە کوردیەکان لەیەکی 11 ساڵی ڕابردوو ساڵی 2024ەوە دەستی پێ کردووە هەتاکو 15 پێنجی ئەم ساڵ بەردەوامە بێت 15 پێنج وەکو لێکۆڵینەوەیکی لێکرێت کام شانۆنامەیە ببێتە یەکەمی ناو فیستیڤالەکە خەڵاتی داناڕەوە بەبات ناوەندی کەپەر کاموس هەڵێک لە هەمان کات و لە هەمان ڕۆژدا ئەم خەڵاتە پێشکەش دەکات چەند مەرج و ڕێنماییەکی هەیە بۆ ئەو شانۆیانەی کە نووسراون بە زمانی شیرینی کوردی و ئەیانەوێت بەشدار بن لەم فیستیڤاڵەیە خەڵاتەکە بۆ هەموو ئەو نووسەر و شانۆنامە نووسانەی کە بە زمانی کوردی شانۆ ئەنووسن و بەپێی ڕەچاوکردنی تەمان و شوێنی نیشتەجێبوون هەروەها پێویستە دەقەکان بە فایلی وۆرد و بە فۆنتی کوردی بنووسرێت و لەگەڵ ئەوەشا پێویستی بە CV نووسەر هەیە. دەست خۆشڕۆند بژیت جا با بچینە لای هەواڵێکی دیکەمان کە ئەویش باسەکە لە دۆکومنتاری هاواری کچێک کە لەلایەن شەماڵ ئیسماعیلەوە کاری دەرهێنانی بۆ کراوە. ئەم دۆکومنتاریە بەشدارە بێت لە فستیڤالێکی زۆر گەورەی وەکو فستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی ریڤەر کە لە ئیتالیاوە ئەم فستیڤاڵە دەست پێکات و لە شەڤڕشێدایە بۆ ئەوەی کە خەڵات بەدەست بهێنێت. دۆکومنتاری هاواری کچێکە کە لە دەرهێنانی شەماڵ ئیسماعیلە دەرهێنەرێکی کووردە و لە 19مین فستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی ریڤەر لە ئیتالیا بەشدار و چێبڕچیە کات بۆ برنەوەی خەڵات. فیلمەکە چیرۆکێکی ڕاستەقینەی هەیە کە چیرۆکەکە بۆ بینەرە جێڕێتەوە کە باز لە هێرشی داعش بۆ سەر شنگال و ڕفاندنی کچ و ژنانی کوردی ئێزیدی دەکات و یەکێک لەو کچە ڕفێنراوانە لە فیلمەکەدا ڕووداوەکانە جێڕێتەوە. 19مین فستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی ریڤەر لە 12 حوزەیرانی 2025 لە شاری پادۆڤای ئیتالیا بەڕێوە ئەچێت. داعشت هاتا مش خوش كان مقود كرم كاس كرمه في غرفة سختي ساب كرم تيدا